یانەی بابان توانی یانەی چوارخوڕە ناچار بە یەکسانبوون بکاتەوە و پێشەنگی ڕیزبەندیشی بەو یانەیە چۆڵ کرد و دیاریەکیشی پێشکەشی یانەی خانەقین کرد. یانەی چوارقوڕنا لە دەرەوەی یاریگای خۆی و لارێکی چارەنووسازدا بووە میوانی یانەی بابان بە ئامادەبوونی هاندەرێکی بەرچاو. چوارقوڕنا چاوی لە تۆمارکردنی سەرکەوتن بوو بۆ بەهێزکردنی چانسی بەگەشتنی بەنایە بوو. بابانیش بە بێبوونی هیچ هیوایەک یارەکانی لە خولی پلەیەکی کوردستان تەواو دەکات. جێمی یەکەمی یارەکە هەردوویانە باستیارێکی زۆرەوە یاریان کرد و ئەو جەمەش با یەکسانبوونی بە بێگۆڵ با کۆتات. لای جێمی دووەم هەردوویانە باشتر هاتنەوە یاریگا، ئەگەر چی چاوەڕوانی گۆڵی سەرکەوتن لە چوارقوڕنە دەکرا، بەڵام پێچەوانەکەی ڕوویدا. لە خوڵکی 55 دژوار عومەر توانی گۆڵی پێشکەوتن بۆ بابانی خاوەن یاریگا تۆمار بکات. دوایەم گۆڵە یاریزانانی چوارقوڕنا هەوڵەکانیان چڕ کردەوە بۆ تۆمارکردنەوەی گۆڵی یەکسان. سەرکەوتوش بوون کاتێک لە خوڵکی 68 ساڵح جومعە توانی گۆڵی یەکسان بوونەوە بۆ چوارقوڕنا تۆمار بکاتەوە. ئەگەرچی چوارقوڕنا هەوڵێکی زۆری دا بە گۆڵی سەرکەوتن بگات، بەڵام سەرجەم هەوڵەکانی بیاکان بوون و سەرنجامی ژیارەکە بە یەکسانبوون بە گۆڵێک بۆ لایەکیان بە کۆتات. ڕاستە ئێمە لە بیدایەتەوە قۆناغی یەکەم وەکو پێویست ئەنجامەکان باش نەبوو بۆ یانەی بابان، بەڵام مەرحەلەی دووهەم توانیمان تەعویزی قۆناغی یەکەم بکەینەوە ئەنجامەکان باشکەین. ئێمە مانەوەمان لە خولی پلەیەک مسۆگەر کردبوو. ئەم یاریەش بەجددی یعنی ئێمە لەژێر زەختێکی دەرونی ئەوان نەبووین کە نەتیجەکە کاریگەری هەبێت لەسەر ئەدای یاریە، بەڵام ئێمە یاریمان کرد بۆ سم ئەو ناوبانگی خۆمان بۆ ئەو ناوبانگی کە یانی وەرزشی بابان لەم دوو ساڵا کە بەدەستی هێناوە زۆر قسە و بازە بوو لەسەر ئەم یاریە، ئایا بۆ ڕانیە یاریەکە ئایا بۆ چوارقوڕنە یاریەکەی ئەیاتێ. ئێمە سپاس بۆ خوات توانیمان ئەو دەنگۆیانە هەمووی پوچەڵ بکەینەوە بۆ سم ئەو شخصێتی خۆمان لە ناو ساحەکە بجنگین و یاری. بەڕاستی یاریشی باشمان کردەوە، ینی لە گەمی یەکەمدا یاریەکەمان لای کردەوە، بەڵام خێرتێشە لە ئەو خاڵش کەم نیە لە سایتی بەرامبەر یاریگای بابان. شتیان بەخوای گەور لە یاریگای خۆمان لەگەڵ خانەقینێک لای دەکەینەوە و شەوا سەر دەکەین بۆ ڕزنیابەکانی کوردستان ئینشاڵڵا. شتیان بەخوای گەورە هەمیشە هاندەران پاڵپشتی ئێمەنە، بەڵام ئێمە داوا دەکەین لێرەوە دەڵێن هاندەران ئەگەر چوارقوڕنەتان خۆش دەوێت نابێت هیچ چێشە و ئاژاوێک بنێنەوە، بە دڵنیایشەوە هاندەرانی ئێمە دوورن لە شەڕ و ئاژاوە. یعنی ئەوانەی کە ڕووی داوە دنیا بە سەبەی ینی سەبەوی هەبوو هۆکارێکە بەدنا هاندەرانی ئێمە ینی ئاژاوە ناکەن. سپاس بەخوای گەورە هاندەرێکی دڵسۆز ئەو ڕێگا دوورە دەبڕن دێن لێرە هانیانەکان دەدەن. سپاس بەخوای گەورە ئینشاڵڵا لە خانەقین یاریش خۆش دەکەین و نەتیجەر چۆنە گولێ قبوڵیکەن ڕاستە ئەوە ئینشاڵڵا شتیان بەخوای گەورە سەرکەوتوش دەبین. بەم یەکسانبوونەشی چوارقوڕنا پێشەنگی ڕیزبەندی خولەکەی بۆ خانەقین لەدەستدا و لە کۆتا هەفتە شەڕی گەیشتن بە نایاب دەکات. یانەی بابانیش کۆی خاڵەکانی بۆ 25 خاڵ بەرز کردەوە و لا پلەی پێنجەمی ڕیزبەندی خولی پلەیکیانەکانی کوردستان ماوەتەوە.